بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. دەستگای ئاسایشی هەرێم ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە کە لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژەی بۆ کردووە 8 کەس لە تیکتۆکچیەکانی سنووری پارێزگای سلێمانی دەستگیر کردووە. بێگومان لە ڕاگەیەنراوەکەی دەستگای ئاسایشی هەرێمدا هاتووە کە ئاماژە بۆ کراوە لە پێناو پاراستنی بەها کۆمەڵایەتیەکان، لە پێناو پاراستنی بەهای کۆمەڵگە هەستاون بە دەستگیرکردنی هەش کەس لە تیکتۆکچیەکان کە بە ژێرەی ئەو زانیارانی پایتەخت میدیا کەوتووە. دوان لە دەستگیرکراوەکانی ئەو هەش کەسێک کە دەستگای ئاسایشی هەرێم لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردوێتەوە کە بڕیارە کاتژمێر هەشتی ئەم شەوناوەکان ئاشکرا بکرێت، بەڵام بە گوێرەی زانیارەکانی دەست پایتەخت میدیا کەوتووە. دوان لەو دەستگیرکراوانە یەکان فەرمانی لەفەفرۆشە، ئەوەی تریکەشان کە ئەو کەسە بوو کە بە چۆن بڵێن لە لایڤێکی تیکتۆکدا بەرامبەر یەکدی وەستانەوە کە یەکێک لەوانە فەرمانی لەفە بوو بەرامبەر یەکدی وەستانەوە کۆمەڵێک قسەی نەشیاوێن بەرامبەر یەکدی کە تاوی کە گەشتەوەی کە کۆمەڵێک دیمان کۆمەڵێک وێنەی نەشیاو لە لایڤی تیکتۆکدا بڵاو بوویەوە. دەمێ ئاماژە بۆ بکەم لە ماوەکانی ڕابردوودا بە دیاریکرد چەند ڕۆژی ڕابردوودا پایتەخت میدیا راپۆرتێکی لەسەر ئەم تیکتۆکچیانە بڵاو کردەوە کە تا چەند کاریگەری لەسەر بەها کۆمەڵایەتی و ئەخلاقیەکانی کۆمەڵگە دروست کردووە. پاش ئەم راپۆرتە و لەسەر داوای کۆمەڵێک لە هاوڵاتیان پاژەوەی کە ئێمە راپۆرتێکمان بڵاو کردەوە بینەرێکی زۆری هەبوو لەسەر داوای هاوڵاتیان داواکاری گشتی بە بڕیاری دادوەر بڕیای دەستگیرکردنی هەش کەس لەو تیکتۆکچیانەی ڕاگەیاند و لە ئێستادا هەشت تیکتۆکچی لە سنووری پارێزگای سلێمانی دەستگیر کراون و بڕیارە کاتژمێر هەشتی ئەم شەو ناوەکانیان بڵاو بکرێتەوە کە وەکوتم دوان لەوانە کە بە فەرمانی لەفە و ماملەتیف ناسراون لە یەک دوو شەوی ڕابردوودا لە لایڤێکدا لە لایڤێکی تیکتۆکدا بەرامبەر یەکدی وەستانەوە و چەندین وشەی نەشیاویان بەرامبەر یەکتری بەکارهێنا و هاوکات یەکێک لەوانە بە ناوی ماملەتیف هەستا بۆی کە کۆمەڵێک دیمەنی نەشیاوی بڵاو کردو. ئەمەش دەنگدانەوە و ناڕەزایەتێکی زۆری بەدواداها لە نێو کۆمەڵگەی کوردیدا بۆ پێی کە کۆمەڵگەی کوردی خاوەن پێگەودا و نێریت و کەلتوری تایبەت بە خۆیەتی، بۆیە بەشێک لە کۆمەڵگە ئەمان پێ قبول نەکرا و ئێمە وەکو پایتەخت میدیا هەستاین بۆی کە راپۆرتێکی تەواو تێورتەسەلمان بڵاو کردەوە کە سەبارەت بەم تیکتۆکچیانە کە چۆن شەوانە لایڤی تیکتۆک دەکەنەوە و کۆمەڵێک وشەی نەشیاو و کۆمەڵێک دیمەنی نەشیاو بڵاو دەکەنەوە کە کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەڵگە دروست دەکات و هەر بەم هۆکارە داواکاری گشتی و لەسەر بڕیاری دادوەر بە گوێرەی ئەو ڕاگەیەنراوی کە دەستگای ئاسایشی هەرێم بڵاوی کردوێتەوە بڕیاریان داوە بە دەستگیرکردنی هەشت کەس لەو تیکتۆکچیانەوە دەستگیر کراون. بڕیار وایە کاتژمێر هەشتی ئەم شەو ناوەکان ئاشکرا بکرێت کە وەک ئاماژەم پێکرد بە گوێرەی ئەو زانیارانی دەست پایتەخت میدیا کەوتووە. یەکیان فەرمانی لەفەفرۆشە کە زۆرینەی خەڵک دەیناسن و ئەوی دیکەشیان ماملەتیفە کە لە یەک دوو شەوی ڕابردوودا چۆن بڵێن بەریەک کەوتن لە لایڤی تیکتۆکدا و بەرامبەر یەکدی وەستانەوە.